بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی پەرتۆ ئەم کاتتان باش. لەم بەشە لە بەرنامەکەمان داوامان کردووە لە هاوڕێ عەبدوڵای دارابی لەبیری کۆمیتە کوردستانی حزبی کۆمونیست کاریگەری ئێران حکمەتیست لەگەڵمان بێ. هاوڕێ عەبدوڵا بەخێر بێت بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی. سپاس دەکەم. سپاسی تۆ و هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆکەم کە ئەمڕۆ لە زەحمەتکێشن و گوێگری قسە بەسکارمان. سپاس بۆیەوە. بینەرانی بەڕێز، هەموو ساڵێک مانگەکانی مۆرداد و شاهیوەر و بیرهێنەری هێرشی درندانەی جمهوری ئیسلامی بۆ سەر کوردستانن. چەند مانگ پاش هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی لە ساڵی 58 لەو دوو مانگەدا جگە لە ئیعدامە بە کۆمەڵەکانی زۆرێک لە لاوان و ئازادی خوازان ژمارەیەک تریش لە مەیدانی شەڕی نابەرابەر لەگەڵ جمهوری ئیسلامی گیانیان لەدەستا. هەر لەو ساڵەدا و لە ڕۆژی 9 شەهریوەر هاوڕێ فوادی موستەفا سوڵتانی ڕابەری ناسراوی کرێکاران و زەحمەتکێشان لە شەڕێکی نابەرابەر لەگەڵ هێزە سەرکوتکەرەکانی جمهوری ئیسلامی لە سەرشیوی سەقز گیانی لەدەستا. بە بۆنەی ساڵڕۆژی گیان لەدەستانی هاوڕێ فوادی موستەفا سوڵتانی لەم بەشە لە بەرنامەکەمان ئەموو توێژەمان هەیە لەگەڵ هاوڕێ عەبدوڵا. هاوڕێ عەبدوڵا، وەکو یەکەم پرسیار کە ئاراستەیەوە بکەم، تکایە لە پێش هەموو شتێک پێمان بڵێ کە چۆن یەکەم جار هاوڕێ فواد ناسی. هاوڕێ فواد من لە بۆحەی اعتراضات و مبارزاتی خەڵکی ئێران لە ساڵی 1957 بوو. ئەو کاتە بوو کە یەکەمین جار ئەو کاتە بوو کە لە زیندانی سنا ئازاد کرا. من ئەو کاتەوەم دیبوو و کاتێ وەختێک کە خۆم پێناسران دیار بوو، هەروە کە ناوی ئەو بۆ من ئاشنا بوو، تا حدودێن نێویش بۆ مەقدارێک ئاشنا بوو و وەڵین قسەیە کە لەو لەحزا کردمانەوە بوو کە وادیدا دوای میوانەکانی بێت پێکەوە قسە باسکردن و بردوودە کاروباری فعالیت سیاسیتم کرد. منتها شرایطێک کە ئەوی کە ئازاد بەشە ئەو شرایطی بوو کە دوایی لە قسە باسا حتمەن پرسیارەکان ترم جای پێدەم کرد چی بوو چی بوو. سپاس بۆیەوە. ئەکرێت لەسەر دەور و نەقشی هاوڕێ فواد لەو سەردەما هەم بەرامبەر بە جمهوری ئیسلامی هەم وەکو حزورێکی ڕابەرێکی زەحمەتکێش لەناو کرێکاران و زەحمەتکێشان و هەروەها وەکو حزور لە بەرامبەر ئەحزابی تر وەکو حزبی دموکرات بۆمان باس بکەیت. لە پێش ئاشارە بکرد ئەو لە دڵی ئەوزا حاڵەکە ئازاد بوو کە نەک ئەو دەها سەدا و هەزاران ئینسان زیندانی سیاسی بەهۆی تەزاورات و اعتراضات و قیامێکە مەشهور و بە قیامی 57 یعنی 1357 ئەو ئازاد بوو لە ئاستانەی ئەو انقلابا من فوادم دی بۆ یەکەمین جار و بۆ یەکەمین جار وەکو هاوڕێیە کە ئەتوانین پێکەوە بەلاخەرا کاروبار و فعالیتی سیاسی بکەین، چون من ئاگاداریەوە نەبووم کە ئەو چ ساڵهای سیاسەتی دەست پێ کردبوو، ئەویش هەروەها ئاگادار نەبووم، منتها نەئاشناش نەبوو، چون هەرکومان لە شارێکە بووین دیار طبعا بەڵام ئەو لە شوێنی خەریک دەرس خوێندن بوو، لە مەسای یا لە زیندان بوو، گیرا بوو دوای ئەوە چووە زیندان. ئەوزا حاڵی کوردستان وەتە بدۆ شاری ئەبیست کە چیە و چی نییە، بۆیە هەردوو لە ئەوەڵێن دیدارم تۆژێەوە بوون کە احتیاجە دانیشین پێکەوە قسە باس بکەین دەین ئەتوانین پێکەوە چی بکەین و یا چی دەکەین، چون من نەسلێک بووین کە لە دڵی بزوتنەوەیەکە کە تقریبا 7 ساڵ پێش شروعبوونی قیامی 50 دەستی پێ یانە ساڵی 1950 دەستی پێکرد بوو. ئێمە لە دڵی ئەم مبارزان وازەیەکی سیاسی و اجتماعی و کۆمەڵایەتی بوو کە تقریبا شاری مەریوان و تەواوی مەنتەقەی مەریوان و هەورامانات و سنە و برە لە شارەکانی کوردستانی کردبوو بۆ مەشهور بە مبارزاتی خەڵکی داسیان. ئێمە لە دڵەوە پەروەردە بووین، نەسڵێکی تر بووین، جوانتر بووین دەوان و بۆیە ئێمە بەبوون ئەو ئەتراز و تەزاوەرەکە بەبوون ئەو پوختگی و بەحتەجربەیە کە بوومان لە خودی
اعتراضات وهدايات كنو رهبري كني اعتراضاتي شاركان وتابع شاري مريواني من نقشي تابعت معه ونقشي ومعه كفراخان دابا كركاران وزقش شارع وخلقه كفلان رجل فلان بين يوشق مكانه وتزارات نتجوا رجيم باشاتي وهروها سنجاب كيكبو بربخانية ودي سنة ودواء أو إيش أو مولي مثلا فواد بنظام رابري كتواناو رابري بوكا بكدار نشاني دا الرهبرة تصوزي كركار زحمة يشا وأي بيت اتفاقك لإيران ولا كردستان شكل بقريتك بيشواني همو حركتانه كجمهورية إسلامية كردي وهروها رژیم پاشایتی کردی و ئەو شتەکەمە ئەو کاتە هەمومان ئارەزوومانە کە وەلا ڕاستیەوە فواد ئارەزویە کردەوە بوو کە حیزبێکی کۆمۆنیستی پێک بێت ئەهداف و مەنافع و بەرژەوەندی چینی پێکار لە ئێرانە ڕەهبەری کا و هەدایەتی کا و بیبا بەرەو سەرکەوتنەوە ئەوات و ئارەزووی ئەوە بوو فواد عمری بەداخەوە لەو خەباتە سیاسیە کەمە پێکەوە دامان ئەو داهمانش ئەتوانم بڵێم شەوماندا بۆ دەم ڕۆژ و کار و فعالیەتمانە کرد لەو جامعە لەگەڵ هەموو هاوڕێیانی ترمانە کە بەشێکیان بەداخەوە ئەنجیانیان نەدەزاون نەماون و بەشێکیشیان خۆشبەختانە ماون تەناش ئەو کە ئەو ئەتفاقە کە وتم فواد باسی حیزبی کۆمۆنیستیەکە و جملاتێکی هەیە لەو رابطە بەرامبەرین ئەمە ئارەزوویە بوو ئەوە کە بەرەحەزی فکریۆ بێ سۆباسی ئامڕۆی من نییە لێرە چون بەرەحەزی فکریۆ و کاتە کۆمۆنیزم بە ڕوایەت مارکس لە هیچ گوێی ئێرانە وجودی نەبوو بە ڕوایەتی ماۆ بوو بە ڕوایەتی ئستالین بوو بە ڕوایەتی ئەو کاتەمان خۆجە بوو چریکای فدایی بوون لەمانە هەموو بوو فقط بەڕوایەتی ڕۆشن و سەریع و منتەقد وەکو مارکس نەبوو دواتر بوو کە بەداخەوە کاتە فواد بەنەدەزا بوو مەسئول حکومەت بوو کە توانی ئەم تەفاوەتانەوە ئەمانە جیاکات و لێ کرد بۆیە فواد بەکردار نیشانیدا فعالە ئینسانێکی تیژە تەنەعەتی سیاسیشە و نیشانیدا کە واقعیان بە عەمەل بەکردەوە چوونی و شەڕێک و لەگەڵ هاوڕێکانیان و لەگەڵ ئەو بەشە لە هاوڕێ لە سەتحی کوردستانە کە هێشتا ئەو کاتە ناوی نەبوو بینە بە ناوێکێکی جوتیا و دوایی و دەولە بوو بە کۆمەڵ و ئەمانە بۆی گەرتمەوە بڵێم کە ئەلەحەق ئەوەی کە من دیمەرەوە ئینسانە لە ئەرسای ئەمەڵا و بە تەوری واقعی و ژیان و خەباتی ڕۆژانەیە کەسێ بوو کە بەنەزەر من بێ ئەو ئەم اتفاقانە کە ڕوویدا و کۆمەڵەیەکە بە وجود هەڵ کۆمۆنیستەکانی ئەو سەردەمە چەپەکانی ئەو سەردەمەی لە کناریەکە کۆ کردو بەنەزەرەوە اتفاقانەیەکە بێەوە اتفاقێکی ترەکە و پاراکەندەتر ممکنە ئەو نەسڵانە کە بوو تەقسیم وایە بەنەزەر نەبوو ئینسجامە نەبوو ڕێکوپێکیە چون پێم وایە ئەو نەسڵەکە جیا ئەو نەسڵەکە ئەو کاتێمە کەوتینەیە والنقشي أساسي وجديكيشي من زمن بدست فؤاد ولو كاتا بنزمن بشي شابو كومونيستي راستينو انقلابي وهذه أو دوري بالإيران لأنه بيني سكان كان بنبتيكي زور جوان إشارة كرد أويش كسايتي كسيكي وكو هاوري فؤاد ڕاهبەرێکی شۆڕژگیر ڕاهبەرێکی ئەمەڵی و ڕاهبەرێکی ناو دڵی خەڵک بوو بەڵام ئێستا لە ژێر ناوی هاوڕێ فواد چەند لایەن یا با بڵێن چەندین ناوی کۆمەڵە کە خۆیان بە کۆمەڵە ئەناسێن و خۆیان بە درێژەدەری ڕێگای هاوڕێ فواد دەزانن بڕوای ئێوە چێ لەسەرەمە ئایا بەڕاستی ئەم لایەنانە کە لە ژێر ناوی کۆمەڵە و درێژەدەر بە درێژەدەری ڕێگەی هاوڕێ فوادن ئایا ئەتوانن هەڵگری ئەو شعارە بن؟ بەڵێ من جوابی قسەکەیتەوە وەکو خۆم یەکێک لەو بەشانە بەلاو کۆمەڵە ئەناسم
بەڵام باخەکەی بەناو زەحمەتکێشانە سازمانی زەحمەتکێشانە کە خۆشیان وەختە دەستیان پێ بۆ ناوە دەستیان پێ کردووە ئێستا شتی تر ئەڵێن و تەفسیری ترەکەن و چۆن ئیستفادەیەکەن لە ڕابردووی کۆمۆنیستی ئەو نەسڵانە و چۆن باسی فوا دەکەن و چۆن ئەمانیان بە چەسب و سرێش ئەی چەسپێن بەخۆیان بەخاتە مەنافعی گونووهی و فەردی خۆیان و باسێکی ترە ئەمڕان حقیقەتەنەوەیە کە فواد ڕەبتی بە تەیفی زەحمەتکێشان و ئەوانە کە ئێستا بخوان بەناوی کۆمەڵ باسەکەن و مطلقاً نییە مطلقاً نەقسێن خوان وەختێوان پشتەڵەکەن لە هەموو کردار و لە هەموو ئەعمالی کۆمۆنیستی و چەپی ئەو چەپ و ڕادیکاڵی ئەو دەورەی خۆیان وخوان بەر لە هەموو کەس ئەوانە بە نەق دەکێشن و لە تەقابل لەگەلەوە ئاڵای کوردایەتی و ئاڵای ارتجاعی بەرز ئەکەنەوە جێگەی ئەوەی نییە کە من فرە لەو مۆردوو بڵم کە ئەمانە گەرکیان چێکەن فقط ئەو نەزانەوەیان لە مردوو و بەتایبەت لە ڕاهبەرانێ کە ئێستا لە نێومان گیانیان باش کردو وەکو فواد وەکو سدیقی کەمانگەر وەکو دکتۆر جعفەر وەکو دایان کەسی دایان و سەدان کۆمۆنیستی کە تا ئاخرین لەحزەی گیانیان بژی ئازادی بەراوردی حکوومەتی کارگەریان شعارداوە مردوون لە سەنگەرەکانە ئەمە بەحسێکی ترە ئەمەوان بەخاتە مەنافعی خوانە بەخاتە بەرژەوەندی حیزبی و تەبەقاتی خوانە ئەوان بە بڕوای من شیفتیان کردووە لە دفاع لە کرێکار و زەحمەتکێش لە کوردستان ئەوانەی کە تۆ باسەکەی ڕۆشتون و ڕاستەوخۆ لە سەرمایەدارانی کورد و لە ناسیۆنالیزمی کورد دفاع دەکەن و نەک بە ئاشکرایکەن هەمە ڕۆژەیکەن ئاڵایان بۆ داناوە سرودیان بۆ داناوە گۆرانی بە باڵایان قسەی بۆکەن و هەزینە و سەرمایە لە پەرتەوی ئەما کۆکەنەوە و ئەمە هەموو کەس دەزانێت ئەوانەی کە ئێستا بە شکڵە بازیەکەن ئەوانەی تر ئەحزابی بزنسن ئەحزابێکن کە لە دەوری پوڵ و سەرمایە و سەرەتی گەورەی بوون ئەوان تعەلوقی سیاسی تەبەقاتیان بە هیچ وجه لەگەڵ ئەو ڕابەرانە کە ئێستا ئیشارەم کردووە دەیان و سەدان ڕابەری تر کە لێرە جێگەی نییە مطلقاً وانە لەن هەرچی ئەڵێمە باڵای خوانە بابیرن بەڵام ئەوەی کە مهمە کرێکار و زەحمەتکێش چ لە کوردستان چ لە ئێران ئینسانی ئازادی خواز لە ئێران و کوردستانە ئەبێ بزانن کە ئەو ئاڵا ئەوان بۆی گیانی خوانیان بۆ باخ کردو و ئەوان گیانی خوان لە پێناوێدا لەگەل ئەمانەی کە ئێستا بەناو کۆمەڵ و زەحمەتکێشان و ئەم تەیفانەکە داوە ڕێژان کرد مطلقاً بێڕەبتن ڕەبتیان نییە و بزانن کە تاریخیان ئەو تاریخەکە ئێمەی زیینوو ئەو کاتێکیشمان پێکەوە لەگەل ئەوان خەباتمان کردووە شعارەکانمان بەرنامەکانمان قسەکانمان کردارمان چون واقعاً کۆمەڵای و سەردەما چەندێک بە قسە و بە بەحس و بە پرۆگرام و پلاتفۆرم ناسرا سەد بەرابەری بە کردار چون ئەو کاتە فواد یەکێک لەو کەسانە بوو بە کردار عەلەیهی جمهوری ئیسلامی شەڕی کردووە عەلەیهی ارتجاع شەڕی کردووە عەلەیهی دەرەبەگاتی شەڕی کردووە عەلەیهی ناسیۆنالیزم شەڕی کردووە لە سەنگەرە نەک ئەو هەموویان ئەوەی ئەوانەی کە ناوە بن بەنابەری بە بڕوای من ئەو جوز و کۆمۆنیست های تیژ و ڕابەری ئەو سەردەمە بوو کە هەمووان پێکەوە بوون هێشتا ئەمانە شکلیان نەگرت بوو کە ئیساس و خەلکی نەکەن بە بڕوای من ئەمە ناشیە لەوە ئەم پەلەقاژەکەوەیانە ناشیەلی هێشتا لەو جێگە و پێگە و قودرەت و نفوزی کۆمۆنیزم لە کوردستانە چونە زانەوان ئەگەر ژاوەژاو نەکەن و ئەگەر بەلەخەرە لەم چوارچەوەی قسە نەکەن و بڕێها قسەی تێکەڵە پێکەڵ نەکەن بڵێن ئێمە چەبین و فڵان و مانە تێکەڵەمە نەکەن سەراحەتەن قسەی خۆیان نە سەراحەت ناتوان قسە بکەم بێژنەی ماهینەکەی ئەو جاری بەڵام ئەم تێکەڵیە پێدنێن هەر بە کوردی کەدایە بەرەولایەن زۆرێک لەو پێشمەکانە وەختی دێن ملحەقە بن پێیانەوە کەسان کە وەناو پێشمەکە هەر ئێستاش کە دێن ملحەقە بن لە ئوردوگەکانە متوەجە ئەمانە حزبی بزنسن حزبێکی تجارین خەریکن بۆ پارە خەریکن تجارەتەکەن و خەریکن ناو ئیزافەیەکەن بە زیین و مردوو بۆ پۆدەرێنان جا بۆیە لەویان متوەجێش کە لە واقعا هیچ کام لە کردەوەکانی ئیمڕۆیان لەگەڵ نووسراوە و هەتا بازان مەجموعەیە ڤیدیۆیش هەیە لە ئەو هاوڕێیانەی کە ناوت بن وەکو سدیقی کەمانگە وەکو دکتۆر جعفەر ئەمانە هیچ ئەم خانیەکی ئەم دوانە بەیەکۆ نییە
زي شو أنا أنتو سيرك جريانات كيس ديسنا براكم وقت كم سيرك الروجانة توامي حروجيك جا وضع ودو جا وضع استجا خلاص توامي بيلوركان بعكس بتصوير بفيديو يعني كسانك جنن حتى إيمي كزندونو لا هزارو تقريبا 25 صالو بيرجع قال يجيرني تبدا عكس كان يمجد استفاده كان لا تصاوير يمجد استفاده كان لما حبتك خل برامر مع السيان ولا علاقتك سياسي اجتماعي كبرامر زندوكان مش هسيان شلون سو استفاده كان واي بحال مردوك كان ببروي من مش تكتب بس كد شتكي بناغي باساسا خلقي كرد وبتابع نصلي امرو بيش اوي ما شيء تسويله كان أنا كان يا ويا حصن قلنا رابطة بقولون ويا حصن تيقظ تشكيلات كان ويا حصن بين ولا يعني شيء ببزنك تاريخي أما نقول تاريخ خاصة أشتاد درجة شرطي إما بشر شر كمان نقول تاريخ اتجاهي وكون فلسطيني دشي كريكالا بخوما حتى أول شو نقول كاتا كيس أمان الله كان برضو كدو بناو كردهاتي بناو إيديولوژی ناسیونالیستی و دفاع للسرمایه‌داری کردکان دش بکریکان زحمت کشانی لکردستان و دش به جنان و دش به آزادی و برابری نقشه که او سردما ایملو جماعت نقول مرة يعني بيك ببروي وهر أو لاوانا يا أو جنجانا قرآن كان كأنوي روكن وبارحاول بيجوي كخوان عملان أوش التجربة كان يو توصيتان شيء بيجوي كبرنا أردوغا كانت كذي أو وصعبا شون أتوانن أو تجربة أنا بدزبين أو تاريخ بدزبين جوازي أو ريجو أو برنامج كإمرأة وان بغيو أبان شوني بدزبين ما متلاشك ل بنجاكان بس ما بيكدو لكلامي بنجا عفتا شركة ما كدو ونكشة هذا أساسي من بولا كردستان وكل عند إيران والروخاني رجيم باشاعتي وبحث سركاري جمهوري الإسلامي نقش جدي من بوها حملة إيران وبتابع لكردستان ليس سركان تراجع بكمية وسيلة إما أو الجوهر الكومونستيو انقلاب حتى كوكاتش وتنبرواتي وكاتش الروش وشفاف نبو إما وتلاشك كدو براتيك ماذا هنا لقى أمر كبزماني باك وبتصويري كالروشين ماركسيستيو لزواني مسؤولية الأدبياتي وهنا مانو يستبلوا نسجم معهم كدو أحزابي خويه ونيونان ورهبراني خويه هيا توصية معنا هوية وقصوبا لا توصية قصوبا سيرون روشنمان بو كركاران وزحمة كشان بو نصركتو باسيا كي يسأل شليران وبتعمل كردستان أويكا أو كأمل السلطة هنا ما شيفت ما نكدو لنيو يرياو هل نقرأينتو باشك شما نكدو الأداء في طبقات خومان كوكاتا كريكاران بون أمانوت وبكردانش وتم زوتري مامتو تا أويكا بنوسرا ونجو نوسرا وكما تصويرات ما فروش نكو أمكن نوصل كدوش أويكا قريتي غمخوالي طبقي كريكار قريتي كريكار زحمت كش نقشي سياسي ونقشي جدي لإعلان كردستان باليونيجي مرحبا بهمو ملحق بها حزب الحكمتيستو ملحق بها كومونيستا كانوا بدين بافتخاروا بيجبن أنا بو كريكاران شمانيو حزبك منافع بجودي شيء كريكار ببارزت للصدري هو آزادي برابري جنوبيا يقبلوا به دفاع كان من دار دفاع كان برجواندي إنسان لبرابر هل نوع أحكامك ديني مذهبي ناسيوناليستي وغيره كذا ملي وطن فلسطين مذهبي ولا أشكالك أو إيمين بويا بجيجي هو بنا وبرون بويا بجيجي هو لشاركان قدر تماس بقولون تماس كان قال إيمن بقولون وبين لقال إيه مشان إيه مكان نيري أستيبش لنيو شاركان لنيو شقام كان وهم رجكي شان بشاني خلقينا لا محل كانوا جينا دجبة جمهوري إسلامي دجبة حششنا بعدالتية دجبة ارتجاع شو محل سلاسل بدين شرواز برابرين أو دعوتي أمريكا ورن أو خالطو زياتر كيتوني وكاني ولا نيو شاركانا يعني سر شقا من
ئەو خاڵە باز بکرێت کە ئەمە دیارە حەزبێکی مناو حەزبی کۆمۆنیستی کارگەری و حکومەتیستین هەمدا دەرەوە لە هەموو وڵاتان دەرەوە تەشکیلاتمان بەڵام تەشکیلاتێکی ئەسڵی و ئەساسی کە ئێمە تعریفمان کردە بۆم حزبمان وابێ ئەمە نەخش بگرێت بچێتە پێشەوە مدعی بێ لە سەحنەی قودرەتی سیاسیە و تەلاشکە بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی و ڕوخانی جمهوری ئیسلامی یەکێک لە ئەساسیترین خاڵەکانە و ئەوە کە ڕۆژانە بەربەرەکانەیەکە لەگەڵ هەر چەشنە سنەت و یاسا و ئاداب و ڕسومی کۆنەپەرستانە مرتەجع چه ئەوەی کە بە زمانی کوردی دایانێن چه ئەوەی کە بە هەر زمانێک کە خەریکم کۆنەپەرستان لێران ڕاجێت مبارزەکە ئەوە جێگۆڕێگە و پێگەیان لە شارەکانە لە کارخانەکانە لەو شوێنان کە کارەکەن و لەو شوێنان کە ئەژین و مرکزی سەقلیشی شارەکانە شوێنی ژیانیان ئەوێ شوێنی خەباتیان ئەوێ ئۆردوگانی بمعنای واقعی کەلیمە کەلوێدارش و فقط حراست نگەباریکوان بن و خلاصە منتەزر بمزار کە ئێمە تەشکیلاتی منتەزر هیچ نییە ئەمە شەبانە ڕۆژی تەلاشەکە بۆ شەوان ڕۆژی شەڕەکە لە شەڕی جۆراجۆر لە شەڕی وەرد گەورە ئەمداوەدا بەنابەرین دەستێمانەوە ئەو کەسێک کە گەرەکیان نەخش بنوێنەوە ژیم جمهوری ئیسلامی بڕوخێنەوە کرێکار و زەحمەت کێش دەستیان لە یەک هەڵپێکیەوە و لەگەل ئەوانە لەگەل بۆچوونیانە بۆچوونی فکری و سیاسی ئەوانە و لەگەل ئەعتراضات و خەباتی ئەوانە تێکەڵ بێت و بێت لە شارەکانە بێ وە لێ نەخشێکی تری بۆ ئێمە تەکێگاسمان بۆکو پرسیارێک کە باڵێرۆک و هاوڕێیەکی هاوڕێ فواد کە لەو سەردەما بێکۆ بوون و بەرحەڵ لە ناو دڵی خەڵک و لە نێو دڵی کۆمەلگا خەریکی مبارزە بوون بە بڕوایەوە ئەگەر ئیمڕۆ لەم مەقتەعە زەمانیە و لەم دەورە لە مبارزات و تێکۆشانە ئەگەر هاوڕێ فواد زین و بواە ئایا شێوەی ئەم شێوە مبارزەی ئێوەی هەڵەبژاتی ئەوەی کە بڕواتە ئوردوگانشینی و ئەو شێوازە لە سیاست درێژێت ئەو حکومە سەختە ئەو حکومە من ناتوانم بۆ کەسێک کە لە حاڵ حیاتەنی حکومە بەمنتەها کردار و هەڵوێستی عەمەڵی و پراتیکی ڕۆژانەی فواد ئەڵێ بەڵێ بەرگرفتە لەو تەجروبە و لەو کار و کردارەی هەر کەسێک لەگەڵ فوادە ئاشنا بووە لەگەڵ فوادە کاری کردووە پراتیکی ڕۆژانەی وتوێتی زندەبات کۆمۆنیزم بژی کۆمۆنیزم بژی مارکس جا بۆیە بەبڕای من ئەو جز و ئەوەی کەسانێک بۆ هات ئەگەر منیسە لێراوەکو ئینسانە زیندوی ئەو کاتەکە پێکەوە بوون و دەیان و سەدان کەسی دیکەی شاهدن و ئەوانەی کە بەتایبەت لە نزیک و دیوانە ئەو تەلاشی و ئەوان حەزبێکی کۆمۆنیستی پێکبێنێ مەسوود حکومەتیش ئەوەی تەلاشی و حەزبێکی کۆمۆنیستی پێکبێنێ ئەو بوو پێکی هێنا ئەو تەلاشی ئەوە بوو لەم دنیا تەنگ و تەسک و تاریکە فکری و پراتیکی شاب بچێتە دەرەوە لە کوردستان چێتە بیکە بەسەر تاسەری شتێکی ئێرانی بێ و بۆ لەو چوارچێوەشا کەوتم بە لەحاظی فکریۆ کە بوو ئەو کاتە بەسەر زۆر بەدقەت خەریب و بەکردانی شایەدە کە خواحافزیەکە لەو تەفەکوری پێشووی کە مەوەستی بوو جا بۆ گەرەکەوە کردانی فواد ئەوانە ئەو جوابەکەی مثبەتە بە تۆ بەبرانە ئەو کەسێ بوو ئارەزووەکانی خۆی و ئاواتەکانی خۆی بردە ژێر خاک و ئەو ماوەکە میشەکە وتم بەکردار لەگەر ئێمە بێکۆ کارمان کردو نیشاندەری ئەوەیە کە ئەو ئینسانە بەلەخەرە هەوڵی خۆی ئەدا بۆ ئەو حیزبش پێ بێن هەوڵی خۆی ئەدا بۆ کە ئەو حیزب ڕاستەقینە وەکو ئوستاد و فەرماندەی تەبەقەی کارگەر لە ئێرانە داین و نەخشی جات ئەمەی نەبوو فەرقی هەر ئەو کاتە فەرقی بوو لەگەر کەشتە و ڕابەرانە کە ئێستا وجودیان هەیە ئانە ئەو کاتە ئێمە نەمانەناسین ئەو کاتە ڕام ناویە بردن هەر ئەو کاتەش حیزب نیگەرانی خۆی دەرەبڕی نەیشەشاندو مەسەڵ من شاید چەندین جار هەر لە زمانی خۆی ئەوەم بیستووە کە ئەو مەحبەرەکە ڕەفیقی بوو خۆشی گەربوو بارها باسی کردوکە یەکێک لەو نانە بۆ کە نافعاتری مەحبەر بوو لەو سەردەمەی بۆحبوحە و ئەعتراضات و مارزاتی ئێرانە لەو چەندی ساڵە نەقدی خۆی بوو منتەها بەڵام چون فرصت نەبوو کە نەقدەکانی خۆی بکە و شیفتی سیاسی خۆشی نیشان بەکردەوە نیشانیدا
وكردوني جاينا تشكيلاتي كبيرة وتشكيلات هر أو سردما نقشينوان وقت على تشكيلات كبيرة تنيا ونبو أمرا أو نوتيشي أو أو نصبه كإمام بالوكالة أو للرأس يقال هل تشكيلات أو كاتر بأشكال شنو أنا يعني تبعيد له لأن يوجد جرقي شاركانا هل كاتر ما دفعنا كريكارك هل بو أقوى بو تجربة كو كاتر نرتجاعي محلي نجريانات ارتجاعي يكون فردوه حزب ديمقراطي هي جريانك أو سردما بإضافة جمهورية إسلامية نيانة تواني مرة حتى قنجا كان بشاوي تبقي كاريغرا وبتوان أزل وزانا اللوم وحيداك إيما ده صلاة ما قدرت ما نيانة تواني بربرا كان كان تبقي كاريغرا ارتجاعي محلي خراب ولا حاشي جامعة وبوسيلي خلقي آزاد قوة برا في طلبي أوسط وبوسيلي كريكارا وزخمكا بس نوصلك دل خوشی كريكار وزحمة كيش دو سردما بو تجارب وتفكر بومان بكر دام واقع نشان يداك أو لقل إيمان وبويك يمكن برحد مسألة شو كان وبرأم خطأها إلا لأنه بيني سكانتا كسانتي كسيكي وكو هاورفوات ديارا لا وكو بنمالا لا آستيكي زور برزابون وكو باری اقتصادی و سربای تواوی اوشتانه وکو انسانی که زور اسایی نیو کومنگا حسو کوتی کرد. بلام امرو کسانی که خریک مانور بسن کسایتی و ربازی هاورفوا دادن با چند صد برابری پیشمرگی خوان خریکن حقوق برگرن پیشمرگی که فقیرش کلیوی لوردوگا دانشتوا داینا و نگاوانی خوانی پیدن با جنو منال و هر همیو مقدارێکی ناچیز وەرەگرێت کە ئەمانە ئەگەر تۆزێک سەرنجیان بێ ئەبینین لە بۆ چوونەکانی کەسێکی وەکو هاوڕێفوان زۆر جیاوازی هەیە. مەقصد قسەکەیەوە ئەوەیە تەفاوەتەکان لەوێ کە جارە بە پێشمەرگە و نیرۆکان ڕابەرەکان فەرق و تەفاوەتیان لە ژیانی ڕۆژانەیانەوە حقوق و مەزایا و سەروەت و ئەوەی کە هەیە ڕابەرەکان پێشمەرگە فەرقیە لێو دەست پێ ناکات واقعية كتير. حقيقة أوان لبرجواندي سرمایه‌داری كرد تلاش هنا كان دفاع كان. أوان رسم وسنة الياساي كون برستانو ارتجاعي خلي كان دفاع كان كالجمهورية الإسلامية 34 سال باروشيكا وأحزاب ديكيكا يسمى خليكي أول. إما الكومونيستي والسردمان بوار أو كاتكا خميني هذا السر حكم حزب الديمقراط الرجالين أساسا. إما كومونيست تشكيلاتك إما كومونيست نعم بيكو كذلك انقلابي كإما وصل من مجال ندان نبا سرمایه‌داری كرد نبا حزبك كوصل مزور حزب الديمقراط ونبا دستوبيا ودي ارتجاعي ومالكين ومرتجعين إجازة بيندان متوجه استعم شو أوجب أمانة كباسم كد أم تيجي زحمة كشات شو توجبها عمالنا وجبهن يصير لنا أخوان خلافات شيء وشيء شون أو شون كبشي زور وكبشي كمان بيجي خوي ما يقصى كان بيجي وطن بيجي سرمایه‌داری وعملا ما بركركانه أنا وقت أوصل كبير ما شاء كل سنة راكيد بيستو سالة ومن هذا كردو وهذا وطن برستو وهذا نشمان برستو هذا وقت حدود الشخص 11 سنة خلقي كل ذكر لا كانوا خلقي كل ذكر هذا هو يسحاكموا كريكار وزحمة كيشو أكثرية جامعش كسو 8 أشهر شابون تداركات أشهر شابون أعوات دست جنوبه بشيان من دست جنوبه دام زين دست جنوبه بالأخرى بنا النوايا يعني جيكا ينقولي أما أن بنا هو لباري طبقاتي ولاوش الشيف يعني دور وشكون أوان مسألة كارجر وزحمة كيش أجل بدأ صلاة بجن هل أول رد بكريكا وزحمة كيش يكون أول عليهم كا أنا أيام أقصى هذا الحكومة منطقة جمهورية إسلامية حكومة بعث كردي وأم حكومة إسلامية شكل تركيا وغيره أنا أقصى هذا كمان كانت سبسن كاري زورت كان نتوي كرد وجري كرد ونجتماعي كرد بس كيش أم قصة قش لما
ناوی ڕەمزی وەتەن و نیشتمان و گەلەکەوان ناوی ڕەمزی سەرمایەدارەیەکی تازەترەکە چۆتە سەر کورسی وە لەم ناوەش خەریکە چێتە سەر کورسی ناوی ئەو ناوە ڕەمزەسە ئەگەر هەمە چوونە سەر کورسی جێکان بۆ ئەم جێکە هەریسە چۆن ڕژیمی پاشایەتی ڕۆ ڕژیمێکی سەرمایەداری و دەڕەندەتر لەوە ئەمە جێتنەوە جێگەیەکردنەوە بەڵام خەڵکمە چەندێ مەجاریان پێ بەریان نەیدەن و چۆنە ئەو بەحسێکی ترە ئەو معادڵاتە ئیسە ناتوانم پێشبینی بکەم بەڵام جێکارەوەسە نەخشەکارەوەسە تەلاشەکەی ئەمڕۆیەکەن بۆ هەیەکە خەڵی بەرچاو ئەوەیە کە بینەرانیش وەکو ئەوەی کە دابنیشین ئەم شتانە لێک بنەوە کە زۆر بە ئاسان دەرەکەوێت کە تەواوی ئەم سیاسەتانە هیچ هەمخانیەکی نە لەگەڵ فکر و بیرروڕاو سیاسەتەکانی ئەو سەردەمەی کەسایەتیکی وەکو هاوڕێفواد نییە بەڵام وەکو دواپرسیار و لە کۆتایی بەرنامەکە دیاران بەرنامە بۆ یادکردنەوەی لە کەسایەتی کەسێکی وەکو هاوڕێفواد وەکو کەسێک وەکو هاوڕێیەکە لەو سەردەمە لەگەڵ یاهوون خاترەیەک بیرەوەریەک خاطرە و بیرەوەریەک جا زۆرن بەداخەوە مەجال نییە بە لێرە باسی بکەم یەکێ لەو هەم خاترێک خۆشم خاترێ نەوە یەکێ لەو خاتراتەوە بێمە دوای ئەوە کە هێرشمان کردە سەر ئەوڵین مەقەڕی سوپای پاسداران و هەروەها یەکێتی جوتیارمان پێکەناوە پێشتر و چوونە سەرەوە ارتجاعی مەحەلی و فۆدارەکانش کە بەسەر هێرشمان کردە سەریان و یەکێک لەو شەڕانە کە لە کۆماسیا خانەگای جوجووە پێکات دوایی گەڕانی چوونە ئاواییەک لە بەشی شامیانە ئەو ئاوایە تقریبان 70-80% کرێکار بوو بەتایبەت کرێکارانی فەسڵی مە چون ئەو شەوە لەوێ قسە باسمان کرد فتوحاتێکمان کرد و بووبووین بەهێزێک و لەنێو خەڵکەنە تقریبان دەنگ و ڕەنگمان بوو و خەڵک بوردە و دەست جەلبی تەوەجۆیان کرد و بەرامبەر ئێمە و کاتە بەناوی یەکێتی جوتیاران قسە باسی کە کردمان بۆ کرێکاران چون ئەوانەوتم هەمووی کە دانیشتبوو ئەکسەرن کاریگەری فەسڵی بوون لە بشار لەو شاکارن وەختی کرێکارەکان قسەکان ئێمە تەواو بوو تەشەکر و سوپاسی خۆیانیان کرد و وتیان ئێمە کۆمەکتان ئەکەین بەڵام قسە باسێکە من و فواد لەوێ کردمان قسەکان نەتیجەگیریان گوتیان ئەم قسە باسانەیەوە هیچ شتیانەوە بۆ چنی کرێکار ئەو بەرنامە ڕۆشنەکەوەی ئەمڕۆ بە تێکەڵی هەستان بۆ خەڵکی زەحمەت کێشی بۆ بەرنامەیەکی ڕۆشن کە دوورماژ بابە ئێمە ئەمەیەکیانیە وەرە باوجودەوە لە هەموو ئەعزاب و جەرایان ئێمە زۆرتر بەدڵەوە و هاوسەنگەکانی دفاعتان لێکرد بە هیوای بێن بالاخره ئەمە کەم لە پەرچەم و ئاڵای خۆتان ئەو قسە تاوجێک من لە بیرم بێ و سێ ڕۆژ فوادی نەگەران کرد یعنی سێ ڕۆژ فواد ئارامی لێبڕا ئارامی لێبڕا لەبەرەوە کە ئەم قسە باسە واقعیە دروستە ئێمەشی ئالەم وەزیەتە دەرخۆمان دەبێت چون ئێمە ئەو دەورە حقیقەتەن هێشتا نە حیزبی کۆمۆنیستمان پێکە نابوو نە بەرنامەی حیزبی کۆمۆنیستمان وەکوی سێژن دنیا بێتە هیچ کام لەمانەمان نەبوو فەقط خەریکی کاروباری انقلابی و پراتیکی و کۆمۆنیستی بووین بۆ عەقلیەتی ئەو کاتە تجاربە ئەو سەدە بوو ئەوە یەکێ لەو شتان بوو کە قەت لەبیری نەچوو ئەمجا ئینسانێکی قوڵهێنیش بوو خۆشمەشرەب بوو ئینسانێکی زۆر بەڕحەی توانێت لەگەڵ خەڵکا تێقەڵ بێت یەکێک لە ئینسانێ بوو کە زۆر بەڕحەت گوێیەکێک بۆ هەر ئینسان و بە هەر کۆڕ و کۆمەڵێکە قسەباسی کرد و لاخشە نەتیجە و قسەباسی خۆیان کرد کە بەداخەوە بوویتر دوایەوە کە جمهوری ئیسلامی هێرشی کردە سەر شارەکان و چووینە دەرەوە چون نۆی شاریوەر بۆ واقع ڕوودا ئێمە لە لای دەیەکە بەناو قاریشوە لەسەر شیری مەریوان لەوێ تەسمی کرد کە بۆ پێکەنان و تەدارکی مەلزوماتی گرنی پادگانی مەریوان ڕۆژ بەرەوبانە ئێمە کار نییە لەو بۆ ئەو ڕۆشتن بۆ سەفەری ئێمە تەلاشمانەوە و زۆریمان لەگەڵوت کە نیزم لەگەڵ بێز دەکردمان چون ئەو مەسیلانە نەگیرا بۆ وەسیلەی چەمرانە جمهوری ئیسلامی و غێرەزارەکە و حەمڵە هێشتانی وەدەستی پێ نەکرد و لە شوێنەکان تر بوو بەرامبەر قبولی نەکردو بێ شەش حۆکەسێکا چووکە لە شەڕێکی نابەرابەرانە بینی بسام و نزیکی بسامە لەوێ کەوتنە بەر پەلاماری نیروە ئینسان کوژ و دەڕەندەکانی جمهوری ئیسلامی کە ئەو کاتە چەمران ڕەهبەریە کرد چون چەمران ئیناسی پێشەوە لە جەلساتێکی 15 ڕۆژە بۆ کۆچی مەریوان چەمرانیش بوو فوادیش بوو لەو جەلسە یەکتیانە ناسی و ئانە وەکو شخصێتێکی گەورە سەنجە هەر لەو شەراک ئەو فەرماندەی بووە لەو شەرا بەداخەوە
بەداخەوە پژیا و دیار بوو ئەو کاتە بزوتنەوەی شۆڕێرانەگەری کورد یەکێ لە گەورەترین ڕابەرانی خۆی لەدەستا بەرحاڵەیەکە لە بیرۆتاڵەکانیەوە بیرەوەنی خۆشیشی یەکجار دەبێت تۆمەترنزانێکی شۆخ و شەنگ و یەکێ تشکە من بە پەرێشارە پێکەم کاتێ بوو کە ڕۆشتین بۆ سنا ئەو کاتە سدیقی کەمانگەیەکی ڕابەران بەجستە بۆ خەڵکی ناسی ئەوە قسێ و ئێمە ئەسکۆرتی سدیقەکەین سدیق چێرێکی فوقالعادە بەجستەیە ئەو یەکێ لەو کەسانە بوو کە لە نێو ماشیناوەتە سدیق لە جێ بۆ جێیەکی ترە چوو یەکێ لە ئسکۆرتەکانی بوو واردەیت یەکێ لە ئسکۆرتەکانی بوو کە مەبەستمەوە کە ئەو کەسانەی کە ئەیزانی واقعان نەقش و جێگە و پێگەیانێن بۆ کرێکار و زەحمەتێش بوو بۆ خەڵک بۆ جامعەکە ئەو فوقالعادە ئەهمیەتی پێدا و لەمە حازۆر زۆر کەسانە بوو کە بێژ خۆم کاوانە بوو بەڵام بڕێ کەستر بوون کە ئێستا هەن بەخێرا و کاتە هیچیشان نەکرد بوو هەر خوان بە هەموو حمەکارە زانی وە قدرەتی جەزب و جەلبی تەوەجۆی نەجەمعی بچووک و نەجەمعی گەورەیشیان نەبوو بەرحاڵ دیارە جیاوازی کەسایەتیەکان زۆرەوە هەروەها یادکردنەوە لە کەسایەتی وەکو هاوڕێ فوادیش لە بەرنامەیەکی کورد ئاوا ناگونجێ هیوادارم کە بتوانین لە من ناخرا گەرمە ئەوە بڵم کە ئیجازە بێژەوە کە من کەسێکە هاوسەمەران وەکو فواد و سدیق و جعفەر و داوام سەدان هاوسەنگەری تر کە ئەو سەدان پێکەوەی بین بەرەخە لە دەستمان داوە ئەمڕۆ توانم لێرەوە لەم تەلەڤیزیۆنەیەوە یادی هەموویان ڕێز لێ بگرم و بە خەڵکی کوردستان بڵێم ئەو ڕێگە کە ئەو کاتێ ماڵمەمژا ڕێگەیەکی واقعیە ئەبێ هەڵی پێکردن لەگەر ئەم ڕێگا کە ئیستا تەداومی هەست ئیدامەی هەست و ئەو ئاهدافە کە ئیستا هەستمان هەر ئەو کاتێش بوومان ئیستا تەکنەوتر ڕۆشنتر بە دیدگای مارکسیستی و ڕوحانی جمهوری ئیسلامیە بەرقەراری حکوومەتی سوسیالیستیە لە ئێران جا بۆیە بەمەزم ڕێزگردن نەوان ئەبێت تەداعی کرێتەوە و بدرێتە سەرێک و بکات ئەوە کە ئەوان شوێنەوەیان گوم دەبێت وەگەرنە تەلاشی زۆر هەیە ئەلاوە باسمان کرد کە شوێنەواری ئەو وەکو ناسیۆنالیستین بە هیوای بەدیهێنانی ئاواتەکانی ئەوانانی ئازیز و خۆشەویست سەرواکەوتم یادکردنەوەی ئەم کەسایەتیانە و ئەم ڕەهبەرە تێکۆشەرانە لە ماوەیەکی کورد و لە بەرنامەیەکی ئاوەها ناگونجێ هیوادارم کە مەجای ئەوە ببێت لە بەرنامەکانی تر و لە مەجای ترا زیاتر لەگەڵ ئەم بابەتانە بدوێت تا بە یەکەیشتنەوەیەکی تر ماوە